ئەم کتێبانەی کە چاپ کراون لە بەرهەمەکانی ئینستیتوتی نارینە وەکو کاک خەڵەو باسی کرد ئینستیتوتی نارین چەند ئەرکێکی خستۆتە سەرشانی خۆی ئەیچیان لەوانە چاپکردنە کتێبی مناڵانە چاپکردنی کتێبی مناڵانە هەندێکیان لەمانە لەم کتێبانەی کە تا ئێستا کە ئێمە خاوەنی حەو کتێبی مناڵانین چاپ کراوە تەنها کتێبێکیە توانم بڵێم کە هی کللتورێکی زۆر جیاوازە ئەویش کللتوری ئەفریقیە لە چیرۆکە دڵخوازەکانی نیلسۆن ماندێلایە ئەوشیان بڵاومان کردەوە لە مەراسیمێکی پێشووتر ئەمە کللتوریکی ئەفریقیە زۆر جیاوازە لە چاو کللتوری چیرۆکەکانی لای خۆمان بەڵام هەموو چیرۆکەکان لێکەوە نزیکن خەیاڵی مناڵە بۆ بایەخمان داوە بە بەڕاستی چیرۆکی مناڵان چەند هۆکارێک هەیە یەکێ لە هۆکارەکانەوەیە کە دەوڵەمەندکردنی کتێبخانەی مناڵان چونکە تاکو ئێستا کە ئەتوانم لە زۆر لاوە بڵێن هێشتا کتێبخانەکانی یا کتێبەکانی کە چاپ کراوە بۆ مناڵان کەمن لەو ئاستەنین و ئەگەر هەش بێ ئەوەندە بڵاو نەبووتەوە ئەوەندە نەبوو بە کللتورێک کە دایکدانی شێ کتێبەکان بخوێنێتەوە بۆ مناڵانی مەبەستیش لە خوێندنەوەی کتێبی مناڵان بۆ کە دایک یا باوک یا گەورەکان بۆ مناڵەکانی دەخوێنێتەوە چیرۆکەکان کۆمەڵی مەبەست هەیە یەکیشیان لەوانە فراوانکردنی خەیاڵی مناڵە هزری مناڵە دوو فێربوونی پشووە چونکە پشووی دەوێت کە مناڵ گوێ لە چیرۆکێک ڕاگرێ تەرکیزکردنە ئەنجا زایدەن وشەسازیە لەگەڵ ئەوەی کە دنیایەک و کللتورێکی تری شارەزا بێ ئەمە خۆی فەنە کە تۆ دەیگەێنیتە مێشتی مناڵ خەیاڵی فراوانەکەی خاڵێکی تریژەوەیە کە ئەمێ باسی کەم چۆن چیرۆک بۆ مناڵە خوێنیتەوە چیرۆک هەر ئەوانەیە مندانی شمەستا ئەم درەختە بەخشندەیە چیرۆکێکە درەختێکە بەخشندەیە نیشانەی باوکە دایکە نیشانەی کەسێکی بەخشندەیە نیشانەی بڵێن کەسێکە کە ژیانی خۆی تەرخان کردووە بۆ زۆر پرسی گرنگی نەتەوایەتی خاک ئەمە باس لەو بەخشندەیەکە بەڵام من نابێ کتێبەکە هەروە بەسەریا بڕۆم و بیخوێنمەوە ئێکەمە بێت تۆ هەموو گیان و هەستت لەگەڵ کتێبەکە بێ دوو کە بۆیە خوێنیتەوە دەنگەکەت بەرز و نزمەکەیتەوە نابێ دەنگت لە یەک ئاستابێت کە مناڵ تووشی مەلە لەبێ سێ کە دەبێت تەقلیدی دەنگەکان بکەیتەوە مەسەلەن بۆ نمونە ئەم چیرۆکەیان باز لە شێرەکە باس لە تەنها هێز بەس نییە بۆ شێر تایەتی نەڕێی شێرە ئەبێ مناڵەکە بزانن نەڕە مانای چییە جیکەی مشکە بڵێن باعی مەڕێکە ئەمە چۆن تۆ ئەم دەنگانە تەقلید دەکەیتەوە بۆی مناڵەکە گوێی لێبێ لە دەنگانی کە ڕەنگە گوێ لێ نەبوو بێ شارەزای نەبێ یا لە هەر فلیمێک کابینی بێتی دوو لە شوێنی دراماتیکە تۆ لەو کاتێک کە دەموچاوت دەگۆڕی ینی وای پیشانە دەی کە تۆ مەساتە لە هەندێک شوێن پێویستی بە وەستانە لە هەندێک شوێن پێویستی بۆیە تۆ زمانی جەستەی بۆ بەکاربێنی ئەوە نییە مەسەم شتێک پەلەپەلی ئەکا ئەوە نیە تۆش پەلەپەل لەگەڵ قسەکانت دەکەی شوێنێک هێمنە تۆ هێمنی لەگەڵ دەکەیتەوە بەمە ئەچیتە ناو ژیانی چیرۆکەکە بۆ مناڵ فێری خوێندنەوە بێ مناڵ فێری لەزەتە بێ لە خوێندنەوە بەرهەمەکەی من بە ناوی سەحربازی ڕەنگەکانە ڕەنگی بڵێن باشە بۆچی وشەی سەحربازی بەکارهێنا بۆچی جادوکەری بەکارنەهێنا چۆن جادوکەریەکە زیاتر کوردیە بەڵام ئەوەی ڕاستی بی من زۆر جار کە گوێم لە وشەی جادوکەری دەبی هەر بە لایەنە نێگەتفەکەی بە لایەنە خراپەکەی بەس ئەو سەحربازەی کە ڕەنگەکان دروست دەکا بگرم باش ئەو سەحربازەی کە ڕەنگەکان دروست دەکا تەنیا بۆ ئەوە نیە ڕەنگ دروستکە بۆ ئەوەیە خۆشی بداتە ئەو خەڵکی کە دەوروبەریتی بۆیە ناومدانا بە سەحرباز نەک بە جادوکەر هەڵبژاردننی ئەو کتێبە هاوین لەگەڵ نەوەکەم چمە شانۆیەک شانۆیەکە لەسەر ئەو کتێبە بوو
بینی منداڵەکان بەڕاستی زۆر لەگەڵی ئینسیجامیان کردبوو حتمما ئەمە ئاکتەرەکەش زۆر دەوری هەبوو لەوەی کەوا بارزی بکە بەڵام من خۆم بەقدر نەوەکەم ئینسیجامم کردبوو لەگەڵی بزانم چۆن بە چ شێوەیەک دەیکرد ئێتر کە بینیم کتێبەکەم بینی لە بازارە کتێبەکە خۆی لە ساڵانی هەفتاد نووسراوە بەڵام بۆ منداڵ وا بزانم ئەمە هیچ گۆڕانکاریەکی وای بەسەردا نەهاتوە بڵێ وەڵامە کتێبێکی کەونە و مەزدەرێکی عیلمی نییە تەنیا بڵێ وەڵا ئەوە بەسەر چوە ئێمە زۆر جاران لە کاتی بەحث و شتیوا دەکەین لە ئاخر مەزدەر دەگەڕین لە ئاخر سەرچاوە دەگەڕین بەڵام ئەمە بەڕاستی بەلای من کۆن نەبووە تایبەتیش بۆیە پێم خۆش بوو چکۆمە فێری منداڵ دەکاتن کە بزانی تاکە ڕەنگ باش نییە اینجا لە فکراوی لە ڕەنگابی هەمان شتە ئەو تێکەڵیە بۆ یەکتر قوبڵکەن بۆی پێکەوە بتوانن کۆمەلگایەکی جوان دروستکەن